ئەی کەسژنی بوو کابرا بەچی بژی بە 150,000 یان بە 100,000 ناژی ئەبێ بەبەر بەسەر کەزانەکەیەوە زۆربەی زۆری کەمەندام ئێستا و حکێشە هەیە هەمووی نیوەی ڕاستی داوی بەکارێنێ کاکە نیوە ڕاستی خەڵکی کەمەندام داوی بەکارێنێ ئەوەی سەعبانە بێەوە لە ماڵەوێ داوی بەکارێنێ ئەوە هیە مانگانە چنێک والله تقريبا دوري 600,000 دولي برينيك ليبرا نا بس قال ابري ولا برينيك چنێک والله تقريبا دوري 400,000 400,000 ما انا قبل منين تو ئەم 400,000 بەشی دابینکردنی بژێوی ژین تۆکە باش يجي كمان دابين قلني يجي تشي تواني 400,000 يضربك ها كذا انا قبل كاك بس هي كذا صلاه نمو الناس ثاني ملي مريشي مبارك قصه ئەو 29 ساڵی کە لە بەردەستمانەیە وەکو ئەزمومان دەرەکەوێت کە قیادەکردنیان 29 ساڵیان توانێت پلانێکی باشی دارایی دابڕێژن لە نەتیجە گەشتین بەوەی کە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەرزێکی زۆر بۆتەوە کە خۆی زیاتر لە 27 ملیارە بینێتەوە لە ئێستادا ئەڵتەرناتیڤ و بەدیلێکی باشتر چییە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەم خێرانە تێپەڕبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێ باس لەوەکە کە ئامادەن کە پرۆژه یاسای چاکسازی بکەن لە پاکێجی لە خەرجەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاکێجی دووەم لە داهاتەکانە ئەوەی لە ئێستادا لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ڕژنەوتەیەکەی فرۆشیەوە داهاتی ناوخۆ و ئەو بەشە بودجەشی کە لەلایەن حکوومەتی عێراقی بۆی دێ بۆیە باشترین چارەسەرەوەتانێک کە حکوومەتی هەرێمی کوردستان یەکەم پاکتاوێک بە خەرجەکانی خۆیان بکات کە بە دەرەجەی یەک لە کەرتی موچا بینێتەوە و ئەو 100,000 بندیوارەکەم بکاتەوە و داهاتی ناوخۆ خاڵە گومرکەکانی شووە لە فرۆشتنی نێوت و شەفاف بکات و سەرجەم داهاتەکە بخاتە خەزینەی وەزارەتی داراییەوە بۆی بتوانێت بە شەفافیدا بەشی بکات و موچەخۆران لە کاتی خۆیان موچەکانە وەربگرن. ئایا ئەم حکوومەتە موچە پاشەکەوت کراوەکان و یا دزراوەکان یا خوراوەکانی خەڵکە گەڕێتەوە بۆ خۆم وەک پەرلەمانتار وەک ئینسانە لە وڵاتەیە ئەزمونم هەیە قەناعەتم وانە ئەم حکوومەتە ئەوەنە دەست پاک بێ یەک قەرز بگەڕێتەوە بەداخەوە هۆکاری نەناردنی یان بچڕاندنی بەشە بودجەی کوردستان لە عێراقەوە چەندین هۆکاری هەیە من بە چەند خاڵێکی کەم لەبەرەوەی ئێمە دانەبڕاوین لە ژیانی ڕۆژانەی خەڵکی لە عێراق بەقام ئاگام لێتی شەقامی عێراقی بەعام لە دژی کورد نییە بەڵام هەندێک پارت هەن بۆ پۆپۆلیزم یان بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک هەندێک جار هەڕەشە ئەکەن یان فشار ئەکەن لەسەر ئەو حکومەتانە ئەم پارەی ئێمە بۆی نێرن بۆ کوردەکان و کە ئەمە بەشێکی واکە فشار بێ لەسەر ئەو سەرۆک وەزیرانە ئەمە یەک دوو بێهێزی و زۆعفی وەفدی کوردستان کاچی هیچ کارتێکی پێ نیە کارتی فشارە پێبێ یعنی جەنابەت کە ئاچی بۆ شوێنێک بۆ دانووسان هەڵبەتە چەند کارتێکە پێ خۆم کارتەکان هەموو هێلکەکانە لە یەک سەبەتایە دانن ئەمان یەکەم ڕۆژ هەموو هێلکەکانیان دانا و لە ژێر فشاری خەڵکی شاتەبان ئەمە بابزانێت لەبەرەوەی کە ئەم وڵاتی ئەم هەرێمەمان ژێرخانی ئابووری هەر ژێرخانمان نییە ژێرخانی تەندروستیمان نیە ئابووریمان نیە جادە و ڕێمان نییە خۆراک هیچ ژێرخانێکمان نییە ئەوەی هەمانە ئەم ڕۆی خۆین ئەڵین بەیانی خوا کەریمە ئەمە 29 ساڵە ئەوە هێناوێنە عێراق لەمە زۆر باش تێگەیشتووە من ئەڵێمەوە ئەوە دەسەڵاتی دەرەوەی ئەم هەرێم و ئەم عێراقەیە کە نایڵە ئێمە بمرید لە برسا ئەگینا ئێمە هیچ مقاوماتێکی ڕێکەوتن و دانووساندنمان پێ نییە لە پەرلەمانی عێراق هاوڕێیانمان لەوێ لە پەرلەمانتاران بە منیان نوتووە ئەڵێ هەتا ئەم دقەیە هەرێم یەک قەترە نەوتی نەناردووە بەڵام عێراق هەر پارەی بۆ ناردوون نیازپاکی لەوەیە کە تۆش بەرامبەرەکە و شتێکی لەگەڵا بکەیت بە ڕێکەوتنی لەگەڵ تورکیامە بەست بەڵێ تۆ 50 ساڵە عقدێکە کردبوو لەگەڵ تورکیا چۆن نتوانانی ئەو بۆریە بگریتەوە و ئەم نەوتەوا بێنیت ئێوە گرنگێتەوان